والله خۆشەویستان بچینە هەواڵێکی دیکەمان ئەو هەواڵەمان لە شاری هەولێر و پایتەختی خۆشەویستە. لە شاری هەولێر ئەمڕۆ کۆڕێکی شەعری بۆ هەریار جەمیل ڕێکخرا. خۆشەویستی ژن و وەتەن لەو سەردەمەی ساڵی 1969 تابەیەک جەمیل ڕەنجبەر 6-7 ساڵ بوو خۆی لەبەرێکی قەشەنگدا لە ئامادەکردنی سەعادەت محەممەد ساڵح هاوسەری لۆمان ببنە قدوە جەمیل ڕەنجبەر خۆی کرد بۆ قدوە و خۆی بەرەو پێشەکی ئەم دیوانەدا دەڵێ لەو ماوەی جەمیل ڕەنجبەرم ناسی لە مێژ نەبوو ئەسنا لە جەرگەی خەبات و بەرخۆدانی پێشمەرگەیەکی عاشق خۆشەویستی ژن و وەتەن و گوڵە شەعری جەمیل ڕەنجبەر ناونیشانی ئەو کۆڕە شەعریە بوو لە ساڵۆنی لاپەڕەنۆ لە شاری هەولێر بۆ هەریار جەمیل ڕەنجبەر ڕێکخرا. لەبارەی دیوانە شەعریەکەی شەهید جەمیل ڕەنجبەر هەریار جەمیل ڕێگەیان ناوەڕۆکی دیوانەکە باس لە پێگەی ژن و خۆشەویستی نیشتیمان و کورتپەروەری کردووە. وتیشی دیوانەکەی جەمیل ڕەنجبەر لە 398 لاپەڕە پێکاتۆ چەندین جار چاپ کراوەتەوە و لە چاپی نوێدا چەندین ڕوونکردنەوە و بابەتێکی پێویست باس کراوە. شۆڕ نەکەی بەم دەست و تفەنگە تۆش ئامۆژگاری دایکی دۆشەی زۆر گرنگ بووە کە ئازادی پێ ببەخشێ ژن لە لای ئەو بەتایبەت لە ساڵی 60ەکان و 70ەکان کە دای من عەبا و پێچەیان لەبەر بوو ژن لەکنی حەزی لە ئازادی و ناپاچی گردوونە ئەو ژیانەی منی ناوێ وا دەمخاتە گیانە لایە چاوی پیسی پێم هەڵنایە وەک مێمەڵی مرۆڤ گیانی زیندوم لایە دار و دەستەی ڕابردن و دار و پێشکەوتنێکی زیاتری پێوە دیار بوو بە قۆناغی سێمیان قۆناغی شاخ بوو کە پەیوەندی کرد بە شاخەکان بە زۆربەی شەعرەکانیشی لەسەر لە زیندانیەوە نووسرا بوو. جەمیل ڕەنجبەر لە ساڵی 1911 شەهید کرا بە کۆپتەرێک حەسەب قسەی هاوسەنگەرانی بە پلانێکی سیخۆری بوو کە دەبوایە سیخۆرەکان بگیرا بە نازانویستە لە چێن دەرن لەوانەیە لە پۆستیان هەبی بە پلانی سیخۆری بوو جەمیل ڕەنجبەر شەهید کرا. ئەوەی ڕاستیبی شەهیدبوونیشی کارەساتێکی گەورە بوو چونکە لە تەمەنی 34 ساڵ لە هەرەتی لاویەتی و لە حمەی گەنجیدا بوو شەهید کرا بەتەنێ شەهیدبوونیشی لۆ نیشتیمان نەبوو سێ بەشی لۆمەش بوو لە نووسینێکدا ئەم باسم کردیە شەهید جەمیل ڕەنجبەر بەڵام تەنها نیشتیمانێک چیتزێنەیەش ئەمەشی شەهید کرد. لە یەک لە قسەکانی کە لۆداکبی کردووە دەرێ خۆشەویستم ئەگەر ڕۆژی مردم بزانە نە لە برسانە نە لەبەر خەبات و بەرخودانە وەلێ لەبەر خۆشەویستی ئێوە و کچەکان و نیشتیمانە. لێرەدا بەڕوونی دەبینینەوە جەمیل ڕەنجبەر باسی ژن دەکا باسی خۆشەویستی وەتەن دەکا و باسی قەزیە گرنگەکان دەکا. لەو سەردەمەی ساڵی 1969 خۆی لەبەرێکی قەشەنگدا لە ئامادەکردنی سەعادەت محەممەد لۆمان ببنە قدوە جەمیل ڕەنجبەر خۆی کرد بۆ قدوە و پێشەکی ئەم دیوانەدا دەڵێ لەو ماوەی